والله جێگەی دەستخۆشیە دکتۆر دلێر پێم وایە ینی هەموو کەسێک دەیناسێ ماشەڵڵا ینی دکتۆرێکە پیشەکەی خۆی بە جوانی ئەنجام داوە خلاقیانە ئیشەکەی خۆی دەکا ئەوەی کە تا ئێستا کردوویەتی جێگەی شانازیە بۆ کورد و بۆ کوردستان خۆمان دەزانین ئێمە لە وەزع و بارودۆخێکدا دەژین لە کوردستان کەوا بارودۆخی لایانی مادی خەڵک لاوازە ینی وەکو پێویست نییە دکتۆر دلێر توانیوێتی لەو ڕێگاوە خزمەتێکی باش بکە زۆر جار ینی ئۆفەر ڕادەگەێنێت کە نەشتەرگەری و عملیاتەکانی بە خۆڕایی دەکات ئەوە جگە لەوەی کە ئەو پیاوە ینی ئەو بۆعدە دینیەکە کە هەیەی کە پێی وایە ئەو ئیشە بۆ قیامەت دەکا ئەوە لایەکەوە لە لایەکی دیکەوە کارێکی ئینسانی گەورە دەکات کە یارمەتی کەسانێک دەدا کە پێویستیان بە یارمەتیە لەوانەیە لە شوێنی دیکە دەستی نەکەوێ لە شوێنی دیکە نەیکات ئەو کارە خەڵکی دیکە نەیکە بە هەر جۆرێک بێت ئەو ئیشێکی گەورەیە خی گەورە پاداشتی بداتەوە جێگای شانازیە هیوادارم هەر بەردەوام بێ و ماندووش نەبێت خی گەورە بەردەوامی پێ بخشێ دیارە نەخۆشخانەکە بە گشتی هاوکارێکی باشی خەڵکی کردووە بۆیش عنی خەڵک ئەوەندە مشتاقی ئەوەیە کە بێت بۆ ئەو خستەخانەیە و کارەکانیشان دیارەوەی کاتبوو بێت بۆ ئێرە شاهێدی حەقی لەسەرداون هیوادارم بەردەوام بن و کارەکان کارێکی پیرۆزە پێم وایە هەرکەس لە سلکی توبی کار بکە ئەگەر ئەخلاقیانە مامەڵە بکە خەڵکیش دێت بۆ لای و خۆشی دەبێت چونکە ئەو ئیشێکە ینی بەردەوامیە ئینسان بەردەوام پێویستی بچونە لای دکتۆرە نەخۆش دەبێت پێویستی بە چارەسەرە بۆ هیوادارم بەردەوام بنەوە نەخۆشخانەکەش نەخۆشخانێکی پاک و خاوێنە دەستخۆشیان لێ دەکەم کارمەندەکانی لەسەر خۆن و ینی حەز دەکەی کە بیان بینی زۆر شوێنی تر نییە هیوادارم بەردەوام بن. میهرەبانی دڵسۆزی و لێزانی